لەناو ئۆردوگایەکی تەلبەندکراودا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەیان هەرزەکار کە هاوپەیوەندن بە داعشەوە بەرنامەیەکی چاکسازیان بۆ سازکراوە بۆ ئەوەی دووریان بخەنەوە لەو ئایدۆلۆژیە تۆندڕەوەی کە دایک و باوکیان پێیان دەڵێن یان لەو کاتەدا چووەتە مێشکیانەوە کە لە سایه دەسەڵاتی چەکدارە تۆندڕەوەکان لە سووریا و لە عێراقدا ژیاون. نحن في مراكز الإصلاح والتأهيل. ئێمە لە ناوەندی چاکسازی نەوجوانانی تونڕۆمان هەیە. پێشتر هەندێکیان لە ڕووی سەربازی و ئایدۆلۆژیاوە پەیوەندیان بە داعشەوە کردبوو، هەندێکیشان لەژێر کاریگەری ئایدۆلۆژیای داعشدا بوون و بوون بە کەسانی تونڕەوە. زۆربەیان نەوجەوانانن، ڕۆژانە چالاکی ئەنجام دەدەن وەک یاری چوارخشتەکی و دوو گۆڵی دەست هاوکا سیرکردنی یاریەکانی تۆپی پێ لەسەر شاشەیەکی گەورە و فێربوونی خوێندنەوە و نووسین و وێنەکێشان هاوکات فێر دەکرێن هەموو ڕۆژێک پابند بن بە پاک ڕاگررتنی ژوورەکانیان و ڕێخستنی جلەکانیان و هەفتەی دوو جار پاکردنەوەی ژوور و حوشە و جیاکردنەوەی جلە پیسەکانیان و لابەرنی زەبڵ و خاشاک. الآن العوائل ئێستا و خێزانەی لە کەمپەکەی ئاژین لە کەمپی ئەلهول ڕۆژانە دەستیان کردو بە ڕاهێنانی ئەو منداڵانە لە ڕووی ئایدۆلۆژیاوە. بێگومان ئەو ڕاهێنانە ئایدۆلۆژیایانێش تەنها قۆناغ یەکەمە بێت، کەواتە دوای ئەم ڕاهێنانە چی ڕوەدا؟ ئەو نەوجەوانانە کە لە نزیکەی 15 جیاوازەوە هاتوون کە فەڕەنسی و ئەڵمانیشیان تیادایە لە کەمپێکی گەورەوە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە هێنراونەتە ناو سەنتەری ئۆرکێش لە نزیک قامیشلۆ کە دەیان هەزار ژن و منداڵی داعشەکانی تیادایە. دەسەڵاتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەڕێوەبەرایەتی کورد سەنتەرەکە بەڕێوە دەبات. ئامانجی ئەوەیە کە ئەو کوڕە هەرزەکارانە نەتوانن لە کەمپی ئەلهول هاوسەرگیری لەگەڵ کچە گەنجەکاندا بکەن. نحن نقول بقاء الأطفال. ئێمە دەڵێن مانەوەی منداڵان لەو کەمپانە دووچای توندوتیژی خێزانیان نکاتەوە. لە ئێستا لە داعش دەستی کردو بە هەنگاوی هێجگار مەترسیدان کە تایبەتە بە ئیستیغلالکردنی سێکسی هاوکات گروپەکە بیر لە وەچەخستن دەکاتەوە. بۆچی؟ بێگومان پلانیان هەیە. ترسیان لەوە هەیە شانە نووسەکانی داعش لە ناو کەمپەکەدا هانی کچان و کوڕان بدەن هاوسەرگیری بکەن بۆ زیادکردنی ژماری دانیشتوان کە دەبنە مەترسی بۆ دووبارە سەرهەڵدانەوەی داعش لە دوای شکستی داعش لە سووریا لە ساڵی 2019. دووبارە ڕاهێنانەوەی ئەو نەوجەوانانە لە کاتێکدایە کە پرۆسەی گەڕانەوەیان لە کەمپی ئەلهۆلەوە بۆ وڵاتەکانیان هێواش بۆتەوە، چونکە زۆرێک لەو دەوڵەتانە ڕەتی دەکەنەوە ئەو هاوڵاتیانیان بگەڕێنەوە بۆ وڵاتەکانیان کە هاتوونەتە سووریا و عێراق. طبعا بالنهاية الطفل بيرجع للمدرسة. بەڕاستی منداڵ لە قوتابخانەی ماڵەکەی خۆیەوە فێر دەبێت کە دایک یا خێزانە. بۆیە ئێمە گۆڕانکاریەکی گەورە لە ڕەفتاری منداڵەکاندا نابینین. سەرڕایبوونی ناوەندە پەروەردەیەکان ناتوانین هەست بە هیچ گۆڕانکاریەک بکەین لە ڕەفتاری منداڵان لە ناو کەمپەکەدا. هاوکات کەمپی ئەلهۆل ژن و بێوەژن و منداڵ و ئەندامانی دیکەی خێزانی چەکدارانی داعشی تیادایە. زیاتر لە 80% دانیشتوانەکەی ژن و منداڵن، زۆربەیان عێراقی و سوورین، بەڵام نزیکەی چەند هەزار کەسی وڵاتانی دیکە لە خۆ دەگرێت کە لە ناوچەیەکی جیاوازی زۆر پارێزرا و دانیشتە جێکراون. زۆرێک لەوانە وەک لە ئەنگری توندڕەوانی داعش دەمێننەوە. نحن شفنا أنه لازم يصير لهم إعادة. بەڕوانگەی ئێمە دەبێت لە سنتەری تایبەتمەند بە پرۆسەی چاکسازیدا تێپەڕن و لە ژێر چاودێری ستافی تایبەتمەندا بن. کاتێک ئەم منداڵانە تەمەنیان لە 12 یان 13 ساڵ تێپەڕ دەبێت لە ڕووی جەستەییەوە گەورە دەبن و بەرجۆرێک لە بیرکردنەوەی توندڕەوی دەکەون کە لە خودی خێزانەکانیاندا بوونی هەیە. لەبەرەوە ئەوان ڕوبەڕووی زۆر شت دەبنەوە. هەروەها دەژێت نزیکەی 25,000 عێراقی و 18,000 سووری و ئەو 8,000 ژن و منداڵی کە ماونەتەوە سەر بە نزیکەی 6 نەتەوەی دیکەن. ئاماژەشی بەوە کردووە ماوەیەک لەمەوبەر ژماری دانیشتوانی ئەو کەمپە گەیشتە لوتکە و گەیشتە 73,000 کەس. جیهان حەنان دەژێت ژنان و منداڵان نزیکەی لە 80% دانیشتوانی ئەلهۆل پێک دەهێنن. لەو ڕێژەیە نزیکەی 25,000 منداڵ هەیە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.